ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم داڵخێم شەوی بەرنامەی پانۆرامە پێتانگەیشتنەوە بۆ سەر قسە و باز لەسەر بابەتی سەرژمێری گشتی و ئامار کە لە ئێستادا لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجامەدرێت. پرۆسەی سەرژمێری و ئامار پرۆسەیەکی گرنگە، لەوە چێ زۆرێک لە هاوڵاتیانی ئاسایی وردەکاریەکانی نێو پرۆسەی سەرژمێری و ئامار بە تەواوەتی شارەزا نەبن، بەڵام ئامار و سەرژمێری ئەگەر هەردە ساڵ جارێک لە وڵاتێکدا ئەنجام نەدرێ، زۆر داتا و زانیاری و بەڵگە هەیە کە تۆ لە بەردەستان نابێت وەکو وەزارەتی پلاندانان، وەکو بەڕێوەبەرایەتیەکانی ئامار کە بوونیان هەیە لە وڵاتەدا. هەرێمی کوردستان لەگەڵ عێراق زۆر ماوەیەشی دوور و درێژە پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان تێیدا ئەنجام نەدراوە، بەڵام ئەوەی کێستا ئەنجامەدرێت گرنگە بەنسبەت عێراق بۆ گەشەی دانیشتوان، گرنگە بەنسبەت هەرێمی کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە ڕووی دیموگرافی و لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی ژمارەی کورد لەو ناوچانە. پرۆسی سەرژمێری کە ئەنجامەدرێت پرۆسەیەشی زانستیە، هاوڵاتی دەبێت چۆن لەگەڵ ئەم بابەتەیە مامەڵە بکە. کاتێک کە ئێستا لە ڕۆژی 16 مانگەوە دەستی پێکردووە بابەتەکە بۆ ڕۆژی 19 مانگ کە بەردەوامە و تیمەکانی سەرژمێری لە هەموو ناوچەکانی کوردستان و عێراق سەردانی ماڵەکانەکەن، داتا و زانیاریەکانیان لێوەرەگرن، تۆماری یەکەن ئەچێتە سێرڤەری گشتی لە بەغدا و پێم وابێت ڕێکەوتنێکی شەیە کە سێرڤەرێکە بێت لە هەرێمی کوردستان بۆی داتا و زانیاریەکانیش لەوێت تۆمار بکرێت. هاوڵاتی زۆر جاران بابەتە بە هەندووەرناگرێ، بۆ ئێمە لێرە دەمانەوێت لە بەرنامەی پانۆراما ئەم شەو گفتوگۆیەشی زانستی لەسەر بابەتی سەرژمێری و ئامار لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجام بدەین، ئینجا لە ڕۆ سیاسیەکەشەوە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان گرنگجی و ماهیەتی ئەم بابەتە بخەینە ڕوو. ئەم شەو بەرنامەکەمان میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆرە شۆخ موختار، دکتۆرا لە ئامار و سەرژمێری کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێر بێ دکتۆرە. زۆر سپاسانەکەم، من زۆر زیاتر سەرچاوانە. کاتتان باش. بەخێراتی. سپاس. هەروەها بەڕێز مامۆستا چەتۆ نەجم سەرۆکی تیمەکانی سەرژمێری لە کەرکووک کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک میوانە. مامۆستا چەتۆ جەنابیشتان بەخێر بێ، خۆشحاڵی کە لە بەرنامەی پانۆراماوە بینی. دکتۆرە شۆخ، لە بەڕێستەوە دەست پێ یەکەم با لە ڕووە زانستیەکەوە ئێمە بابەتی ئامار و سەرژمێری بخەینە ڕوو. ئەنی بابەتێکی هەستیارە و بابەتێکی گرنگە بەنسبەت عێراق و هەرێمی کوردستانەوە، چکە لە ساڵی 1970 ئەنجام نەدراوە بەڕاستی ئەم پرۆسەیە. ڕووی زانستی سەرژمێری و ئامار بۆچی گرنگە؟ با جارێ لە تێگەیشتن لە وشەی ئامارەوە یاخود لە ئامارزانیەوە تێبگەین. ئامار یاخود ئامارزانی هەڵت ئەستێت بە کۆکردنەوەی دەیتا و زانیاری و پاشان بەڕێکخستنیان بە پۆڵێنکردنیان و دوای ئەوە بە شیکاری و وردبوونەوە لێیان و لە ستێپی کۆتاییە بە بەرخستنی ئەنجامەکان یاخود ئەو ئەنجامانی کە بەدەستمان هێناوە لەم کۆکردنەوەیە. کاتێک کە ئێمە ئامارزانی یاخود ئامار بەکارەهێنین، ئەتوانین باشتر معلومات یاخود زانیاری لەو دەیتا و زانیاریانە دەربێنین کە بینراونین لەلایەن ئێمەوە، هەنێجا لەلایەن سۆفتوێرەکانەوە یاخود لەلایەن ڕێگە بیرکاریەکانەوە کە ئێمە ئەناڵایزیانەکەین، شیکاریان بۆکەین، ناتوانین معلومات دەربێنین. بەڵام کاتێک کە ئێمە ئامار یاخود تووڵە ئامارەکان بەکارێنین، ئەتوانین ئەو معلوماتانە بەدەست بێنین کە نادیارە لە ئێمە. بەڵام ئەمە بێ ئەنجام درابێ ئەم پرۆسەیە، ئینجا توانیت و ئەمە سوودی لێ بگریت. بەتاکید بە تێگەیشتنی باشتر لە داتا و زانیاری ئێمە ئەتوانین پلان داڕشتێکی باشتر بۆ داهاتوو بکەین. بە بەکارهێنانی داتا و زانیاری ڕابردوو و حالیان ئەتوانین پێشبینیەکی باشتر بکەین بۆ داهاتوومان کە ئەمە کاریگەریەکی زۆر ئەبێت لە پلاندانان، لە با بڵێن بەرەو پێشبردننی لەو ئەو بواری کە کاری تیاکەین. جا ئێمە زۆر جار بەڵێ بەتاکید ئێمە زۆر جار وازانین کە ئێستا لە ناو خەڵکا زۆر باوە گوێم لێ بوو ئەم یەک دوو ڕۆژە ئەڵێن کە کاتێک کە ئێمە زانیاری ڕاست و دروست وەڵام نەینەوە بۆ ئەم سوالانە، ڕەنگە بکەوینە ژێر لێپرسینەوەی یاساییەوە بۆ بگەینە یاسا. من پێش ئەوە
با باسی لە ڕووی ئاینیەوە قسە بکەین کاتێک کە تۆ معلوماتێکت پێەیە ئەزانی ئەم معلوماتە سوود بەخشە بێت بۆ کۆمەڵگا بۆ تاکو بۆ کۆی کۆمەڵگا چۆن ئەتوانیت ئەم معلومات یاخود ئەم زانیاریە بەهەڵە بێت بۆ بەهەڵەیت ینی بەڵێ تۆ هەر لێرەیە با نەگەینە یاسا پێش یاسا لە ڕووی ئاینیە و بەڕێی من کەم تەرخەمە بیت یاخود با تۆزێ زیاتریش بڕۆم گوناحبارە بیت لە کاتێکا تۆ زانی ئەم زانیاریە زۆر بە سوودا ئێمە وەکو خۆمان چکێکم ئیشێکی زۆرمان لەسەر دەیتا کردووە تێگەیشتوین لەوەی کە ئەم کۆمەڵە ڕقەمە کە ئێمە پێڵین ڕقم دەیتا یاخود زانیاری معلوماتێکی زۆر زۆرمانەیەاتێ ئێوە لە ڕۆزانەسێکەوە لەمە تێگەن ئێمە لەمە تێگەین هاوڵاتی و حەزەکەم کاتت بگرم نمونەیەکت پێ بڵێم لەسەر خوێندکارەکانم هەموو سمستەرێک کاتێک کە خوێندکارەکانم داخڵە بن و یەنە ئاشنا بن بە دەرسەکەی من ئیتر بایۆستاتیستیکە یاخود ستاتستیک فۆر بیزنسە فۆ ئینجینیرینگە لە زانکۆی کۆمار یەکەم جار ئاشنانین منیش چی ئەەکەم یەکەم شت داتا و زانیاری لە خۆیان کۆ ئەەکەمەوانێ کۆمەڵێ سوالم بۆ داناون لەگەڵ هەر هەمویانە شێریەکەم وڵم یەڵا جوابی ئەم سوالانم بنەوە لە چه سوالێکەوە دەست پێکە ئیتر تەمنت و باڵات و وەزن توشتی بەسییت اینجا ئەڕۆین بۆ داهاتت چەندت پێمانگانە چەند خەرجی چەنە بۆ جلو بەرگت بۆ هاتوو چۆت بۆ خواردنت سێرەکەی ئاوا تۆزێ دوودڵە کە جوابەیات و ڕێک میانی من ئەم حاڵین ڕوئەیات بەڵێ لەناو خەڵکە ئەمە لەناو تەلەبەکان ما ئەبینم هەموو جارێک هەموو سمستەرێک ڕوبەڕوویە بمەوە سێرەکەم بەدڵی نییە وەزعەکە ئەم پرسیارانم بۆ لێ ئەەکە زۆرجار ڕاستگۆ نییە دوایی منەزانم تەمان دوای ئەم سەرژمێریانەش هەمان شدڕوەیە لە ناو خەڵکە سێرەکی دوایی کاتێک کە من ئەم نەتیجانی پیشان ئەیەم ئیتر لە شێوەی خشتەیەکا بێت وێنەیەکا بێت گرافێکا بێت سێرەکی زۆر تامەزرۆ هەموو چاویان کردوەوە سێری نەتیجەکانەکەن بەراوردی خۆیەکە بۆ نمونە شێوازی ژیانی بۆ دیاری سێرەکە ئەیبینێت ئەم هەموو مانگێک 350 با بڵێن هەزاری وەرگرتووە لە ماڵەوە دوودڵ بوو بە نابەدڵ بوو بۆڵە بۆڵی بەسەر دایک و باوکیا کردو من 350,000 بەشم ناکاکەمە کاتێک کە من ستاتستیکیان پیشانی ئەم ڕەفیقەکانی با بڵێن تێکڕا 200,000یان ئێسێرەکی زۆر سپاسگوزارە ئەم ئەسڵ 150,000 لەسەرەوەیە جاری وا هەیە کاتی سکرین تایمی تەلەفۆنەکانیان ڕۆژانە چەند سعات بەکارێنێ سێرەکەی تەلەبەیەکمان هەیە ڕۆژ 6 سعات بەکارێنێت بەڵام نازانێ ئایا هاوڕێکانی چۆنین ئەم چەندێک لەوان زیاتر چەندێک لەوان کەمتر کاتی ئەم زانیاریانە تەوانەمە چەند زانیارێکە نزیکی 30 سوالمان بۆ داناون کاتێک کە لە ئەخیرە ئاوا هەموو تامەزرۆ گوێ ئەگرن لە نەتیجەکان زۆر جار تەلەبە هاتووە لە مدەتی دکتۆرە ئەکرێت دووبارەکەینەوە سوالەکان بەڵێ لەبەری کە سێری کرد توانی مجموعە زانیاری لەسەر خۆی و هاوڵەکانی بەدەست بێنێت توانی ببینێ خۆی طبیعیە طبیعینی غێر طبیعی موبایل بکارێنێ غێر طبیعی ئەنوێت ئەم لێک چواندنی جەنابەت کە کردت بۆ سەرژمێری و ئاماژ عینی بەڵێ ئێستا من حالیان لەو ینی لەو حاڵەتەیان کە سێرەکەم خەڵک ئەڵێم ئەمە عینی حاڵەتی تەلەبەکانی بنن یەکەم جار زۆر دوو دڵن نازانن ئەمە بەرەو کیو ئەڕوات لە ئاخریە بەڕاستی ئەیبینی هەمووی تامەزرۆی نەتیجەکانە کە دەرەچێت لەم ڕاپرسیە کە پێشکەشەکرێت ئەبینن کە ئەمە سوود بە کۆمەڵگە ئەگەیەنێت ئەبینن کە زۆر جار باوا دوای دینیەکەش بڕۆین بۆ لایەنی ئێتیکێکە تۆ کاتێک خۆمان لەم سەردەمەیە زۆر سوودمەنین لە ئەم توێژینەوانی کە ئەکرێت سێرەکی هەر تاکێک لە کۆمەڵگا خوێنەوار بێنە خوێنەوار بێ سێرەکی هۆشیاری هەیە لەسەر شێوازی بەکارێنانی ئەنتیبایۆتیکەکانە شێوازی خواردنە شێوازی باڵێن لایفستایلە سێرەکەی تۆ ئەمەد لە کوێوە بەدەستهێنا ئەی تۆ نازانیت ئەمە لە دەرەوە دەیتا و زانیاری بۆ گیراوە و ئاماری بۆ بەکارهێنراوە بۆیە تۆ بە سوود بەڵێ تۆ سێرەکی ئەمڕۆ سوود لێبینیوە چەند ساڵە عیلاجمان بەخەڵەت بەکارهێناوە ئێستا بەڕاست و درستی بەکارهێنین ئەمە دەرئەنجامی ئەو توێژینەوانەیە کە لە دەروی وڵات کراون دکتۆرە هەر لە بابەتی سەرژمێری و ئاماریشا ینی یەک دنیا پرسیاری تەندروستی تایە کە لە هاوڵاتیە کرێت دواتر دێم و خزمەت جەنابەت بۆ کۆمەڵێک بابەتی دیکی وردەکاری ئەو ڕوژێنین لە پرۆسی سەرژمێری و ئامارە باشم لای مامۆستا چەتۆ دووارە ستاوت لێبێ ینی پرۆسەی سەرژمێری و ئامار ئەمە ڕۆزانستێکەیەتی کە دکتۆرە شۆخ ئاماژەی پێدا ینی بەڵام ئێمە ینی واقعێکمان هەیە کە تا ڕادەیەک لێترسین بە تایبەتی ئێمە گەرێسە جەنابەت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانی و لە کەرکووکی بە دیاریکراوی ئێمە هەدەفی سەرژمێری لە کەرکووک زۆر بە ئاماژدار سەیرەکەین و بە گرنگی ئەبینین و بە مەترسیشی سەیرەکەین پرۆسی سەرژمێری و ئامار لە ئێستای عێراق و هەرێمی کوردستان بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چەندە گرنگە و دەبێت خەڵک چەند هۆشیار بێ لەو ڕۆوە ڕاستی سپاس کاکە هاوڕێجان سڵاو لە جەنابەت سڵاو لە
میوانە بەڕێزەکەت و سڵاو لە بینەرانی کورساتی ئازیز. وەکو دکتۆرە ئاماژەی پێکرد لە ڕۆژانستیەکەوە ئێمە بابێن وردی بکەینەوە ئەم داتا و زانیاریانەی کە بە ڕێگەیەکی زانستی کۆ دەکرێنەوە لەلایەن تیمەکانی سەرژمێریەوە دەکەوێتە بەردەست وەزارەتی پلاندانانی عێراقی با بڵێین حکوومەتی فیدرال لەسەر بنەمای ئەم داتا و زانیاریانەی کە کۆکراوەتەوە لە ژمارەی دانیشتوان لە ڕەگەزیان لە تەمەنیان لە شوێنی دانیشتنیان لە هەموو بابەتەکانی کەوا چەند نەخۆشە چەندێکت ساغا چەند معوەقاتی تایبەتی خۆی هەیە کۆمەڵێ پرسیاری کە چەندی خاوەنکارە چەندی بێکارە خاوەنی ئیشی خۆیەتی چەندین خەڵکی دەرەوەی وڵات و خەڵکی بیانی لە عێراقدا دەنیشتن هەموو ئەم داتایانە کە کۆ دەکرێنەوە یەکێکە لە قۆناغە گەورەکانی پلاندانان خۆتان دەزانن چوار بنەما سەرەکیەکەی یان پێنج بنەمە سەرەکیەکەی بەڕێوەبردن یەکەم قۆناغی یەکەم بنەمای پلاندانانە ئەم وەکوتم ئەم وەزارەتی پلاندانان ئەم داتایانە هەمووی کۆ دەکاتەوە بەڵێ کۆکردنەوەی داتاکان دواییشیکردنەوەیان و لە ناو پلاندانانە ئامانج هەیە ئامانج لەم کۆکردنەوە و لەم سەرژمێری کە وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدرال ئەنجامی دەدات بێگومان ئەگەر ئێمە لە پێناسە سادە و سەرەکیەکەی خۆی بڕوانینە سەرژمێری ئەوە دروستە حکوومەت بۆ کۆی دەکاتەوە بۆ داهاتوو بۆ 10 ساڵ بۆ 15 ساڵ بۆ 25 ساڵ پلانی ساڵانەی خۆی دابنێ لەسەر ئەو بەرنمەیە چۆن خزمەتی هاوڵاتیانی عێراق بکات چۆن گەشە بە عێراق بدا بەرەو پێشەوە ئەمە پێناسە ڕاستەقینەکەیەتی ئەمە ئامانجە ڕاستەقینەکەیەتی بەڵام گومان لەوەدانیا لە ناو ئەو بابەتەشا خۆ بابەتی سیاسیش دوور نییە و بە ئایەکێکە لە ئامانجەکانی هەموو دەوڵەت و حکوومەتێک لە پێشچاوە گیرێت بە تایبەتی بۆ سنووری ئێمە کە بێگومان چەندی چەند ساڵە کورد بۆ خۆی کێشەی هەبووە لەگەڵ ناوەندە حکوومەت یاریێمی کوردستان لە ئیستاژ لەگەڵ حکوومەتی تازە دروستبووی دوای 2023 کێشەکان بەردەوامن کێشە لەسەر خاکەیە لەسەر ژمارەی دانیشتوان هەیە لەسەر ناسنامەی شارەکان هەیە شناسی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان یەکلا نەبوونەتەوە و بێجگەلەوە کێشەی کەی دارایی هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی فیدرال تەنانەت کێشەی بابەتی بۆ نمونە ئەگەر ئێستا ڕاستە یعنی تا جەناب داماژە بە کۆمەڵێک کێشە و بە کۆمەڵێ مەترسیە دەی لە ڕابردوو ژیانی حکوومەت هەرێمی کوردستان مەترسیەکانی بۆ بەغدا خستە ڕوو و هەوڵەکانی سەرۆکایەتی کۆمار و هەوڵەکانی وەزارەتی پلاندانان و دەسەی ئامار لە حکوومەت هەرێمی کوردستان تا ڕادەیەک وای کرد کە هەندێ داوا و داخوازی کورد ینی جێبکرێتەوە لە بابەتی سەرژمێریە کە ئەم داواکاریانی کورد تا ڕادەیەک چەسپی بێ لە بابەتی سەرژمێری و ئامار لە عێراق و بە تایبەتریش بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کەرکووک و ناوچەکانی دەوروبەری بۆ مەترسیتان هەیە ئێوە وەکو کورد دەڵێن لەوێ ئەم بابەتە بە سیاسی ئەکرێ یاخود بە نەتەوەی ئەکرێ یاخود ترستان لە گۆڕانی دیموگرافیای کەرکووک هەیەەوە بەڵێ کاکاوڕێجان ئێمە لە ڕابردوودا ئەزمونمان هەیە لەگەڵ هەموو حکوومەتەیەک لا دوایەکەکانی کەوا لە عێراق دروست بوون باسی کۆنەکان ناکەین چەند پرۆسی تعریب و تەهجیر و تەبعیس و ئاگر و ئاسنی بەرامبەر کورد بەکارهێناوە بۆ لە ناوبردنی و بە ملیارات دۆلار حکوومەتی بەعسیەی گۆڕ بە گۆڕ قەرزار کەوتەوە ئەو هەموو کارەساتەی لێکەوتەوە تەنانەت بۆ ئەوەی شناس و ناسنامەی کەرکوو بگۆڕێ بە عەرەبی بکات ئەمە هەوڵەکانی لە دوای 2023ەش بەداخەوە ئەچەنە لە 2005 ئێمە دەستوری عێراقمان بە کۆی دەنگی دانیشتوانی عێراق دەنگی لەسەردرا بەڵام زۆر بەندی لەنا ئەو دەستورەیە کە لە 2005ەوە ساڵێکە ئەکاتە 20 ساڵی ڕەبەق جێبەجێ نەکراوە و دەیان تەفاهم و لێک تێگەیشتن و یاسا هەیە لە بەرکاری و لە پەراوێزی ئەو دەستورەدا دانراون بەڵام بەداخەوە مراوەغەی تیاکرێ مماتەڵەی تیاکرێ لە بەغدا جێبەجێ ناکرێ ئەوەی لە قازانجی خەڵکی کوردستانە بێگومان یەکلایکردنەوەی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان مادەیەکی دەستوری بۆ دانرابوو مادەی 140 کە بریتی بوون لە سێ قۆناغی با بڵین ئاساییکردنەوە و قەرەبووکردنەوە دوایی سەرژمێریەک و ئیستفتاکردن بۆ ئەوەی ئەم ناوچانەیەکلا بەڵام بینیمان ئێوە شەمومان بینیمان هیچی جێبەجێ نەکرا بەداخەوە و دەیان تێگەیشتنی کە لەسەر هێزی پێشمەرگا لەسەر نەوت لەسەر دارایی لە بین هەردوو حکوومەت هەبوو هەمووشی یاسای بۆ دەرچۆ بەڵام جێبەجێ نەکراوە ئێمە ئەزمونێکی تاڵمان لەگەڵ جێبەجێ نەکردنی یاسا و
بێگوێدانە ئەوە بووە تاوان بۆ سەرژمێری ژەرعینی شتە ئەم مەترسی و ئەم ئەزمونە تاڵەتان لەبەر چاوە دەڵێن لەوە چێ ئەنجامەکەی حەقی خۆمانە بەڵێ بەدڵیەوە نەبێت بەڵێ حەقی خۆمانە گومانمان هەبێت حەقی خۆمانە گومانمان هەبێت لەم بابەتە و زۆر بابەتی کەمان بینیوە بەداخەوە با بڵێن بۆ مەرامی سیاسی بەکار هاتووە هەموو ئەمانەوامان لێەکە ئێمە هەمیشە حەقی خۆمان بێت بە چاوێکی عێراق بۆ خۆی حکوومەتێکی سیاسیە خۆ دەزانی مەدەنی نیە ئەتوانم بڵێم حزبیشە ئەمانە تۆمەت نییە بەخشێنینەوە لەسەر عێراق ئەمە ڕاستەقینەی عێراقە بۆیە حەقی خۆمانە ئێمەش بەو چاوە بەو دیدگایە بڕوانینە بابەتەکە بەرژەوەندی میلەتەکەی ئێمانە شارێکی دێرینی کوردستان شارێکی کوردستانی لە بەردەم هەڵمەتێک بوێت بە تعریبی بکەن بە پێش چاومانەوە هەرگیز قابل ئێوە نیە ئێمەش ئاوا سیرکەین بە دیاری هەندێک بابەتەوە کە ناوی بنێن بابەتێکی تەواو علمیە بێگومان حەقی خۆمانە کار بکەین و بەرگری بکەین و تێڕوانینمان هەبێت هەر بەمانای کەلیمەش کورد ناوچە کێشە لەسەرەکان ناوی بەخۆیەوە کەرکووک لە شنگال تا خانەقین چۆن لە بەغاوە یان با بەو زمانە بڵێن براکانمان نەتەوەی عەرەب نەتەوەکانی کە لەسەر کەرکووک قسەیان هەیە حەقی خۆمانە ئێمە زۆر بە زیادی شۆ لەبەر ناوچەی ئێمن قسەی زیاتر و تێڕوانینی زیاتر و ئەوەی زیاترمانە بێت تێبینی زیاترمانە بێت و هەڵوەستەمانە بێت لەسەری لەبەر ئەوەیە بڵێ ئێمە هەمیشە ئیشەکان دەکرێت بەداخەوە بۆ ناوچەکەی ئێمە لەگەڵ هەموو هەنگاوێکە سیرەگەین کێروی تعریب بەرز دەبێتەوە بەداخەوە جێگەی داخە ئێمە ماوەیە پێش ئێستا تا ئێستا کێشەی زەویزارمانەیە کێشەکان بە مەرجێک کێ دروستی کردوون بڕیارەکانی مەجلیس قیادە سەورەی نظامی گۆڕبەگۆڕ دروستی کردوون تا ئێستا لە حکوومەتی فیدرال خەڵکانێکی زۆر هەن لەگەڵ ئەوە نین ئەو بڕیارانە ئەسڵەن ئیلغا بکرێتەوە ینی بەتاڵ بکرێتەوە لە قازانجی خەڵکی کووردا تا ئێستا کاری پێکرێت بەداخەوە بۆ ئەم سەرژمێریە بۆ ئێمە گرینگە چارەنووسسازە بۆ ئەوەی نێن پێشتر ئەگە بە ڕێگایەک لە ڕێگاکان دیمۆگرافیایی کەرکووچیان گۆڕی بێت نێن ئەم جارە بە ڕێگەی وەزارەتی پلاندانان و یان بە ڕێگەی سەرژمێری لەو بابەتە بێن ئەم مەرامە سیاسیە جێبەجێ بکرێت ئەمەیان زۆرگەی قبول نییە بە دیاریکراوی بەڵێ دەست خۆش مامۆستا وڵات دێمەوە خزمەت جەنابەت دواتر بۆ پرسێکی گرنگتر ینی هەر لەسەر سەرژمێری و ناوچە کوردستانەکانی دەرەوێرەمی کوردستان دکتۆرە شۆخ با بینە سەر بابەتە زانستیەکەی پرۆسی ئامار و سەرژمێری ینی وەکو وترێت فۆرمێک هەیە هەفتا پرسیاریتیایە ینی تیمەکان 2021 یەنە لاتۆم پرسیارانە و لیەکەن هەنێ پرسیاری محریجیتیایە ینی هەنێ پرسیاریتیایە تۆ ناتی وەکو جەنابەت داماژت پێدا ئەو تا تۆ لە خوێندکارەکان هەنێ پرسیارە کردووان وەڵامیان ناویتەوە بە حکومی کە تۆ خۆت مامۆسای زانکۆت و لە زانکۆی کۆمار واناڵیتەوە ئەم پرسیارانە بۆ هەر هاوڵاتیەک تا چەند گرنگە وەکو پێشووتری ژووتمان کە ڕازگۆ بێت و ئەو زانیاریانی کە هەیە لە ماڵەکەی خۆی لە چواردەوری خۆی خێزانەکەی بیداتە دەست تیمەکانی سەرژمێری ئیتر بۆ لی پترسی بە حەقەریانی بەڵێ من وەکو خۆم سێرێکی پرسیارەکانم کرد بەڕاستی پرسیاری حەریجی وایتیانە ئەو بەتەکیید ئەم زانیاریانی کە لە ئێمە وەرەگیرێت پارێزراوە وەڵا بۆ پیاوتیایەتی ئەڵێ چەند ژنێ حەق لێ بەجیا لە ژوورێکی جیا ئەم معلوماتە وەربگیرە بەڵام من تەکیدم ئەم زانیاریانە پارێزراوە بن واتە بە شێوازێک بەکار دەهێنرێن تەنها بۆ بەرژەوەندی گشتی بێت وەکو ئەوەڵ باسمان کرد و وەکو وتیشم شتێکی وایتیانە بۆ نمونە ئێمە ساڵانە خۆمان چەند جار فۆرمی بایعی پرنتەکەین ئەم شتانی تر پێویست دەکەین بۆ باوە لە یەکەم سوودیۆ دەست پێ بکەین کاتێک کە ئێمە زانیاری ئەین پێویستیمان بەم شتانە نامێنێت زانیاریکی کۆمپلێتمانە بێ لەسەری کاتێکە ئێمە چووکێکم چوینەتە ناو ئەنەلایز و شیکاری و دەیتاوە لە زۆر شتا سێرەکی محاولاکەین بگەینەوە بە وڵاتانی پێشکەوتوو لە کاتێکا سێرەکی ئێمە زانیاری سەرەکیمان نیە کە ئەم پرسیارانە کە دانراون بەڕاستی زانیاری سەرەکین کە جێی شەرمەزاریە بۆ ئێمە کە تا ئێستا داوای لێبوونەکەم وەڵام کە نیمانە ینی ڕاستە تێژینەوە هەیە کراوە لەسەر هەنێ بابەت لە بابەتەکان بەڵام خەمڵێنراوین ئێستیمیشنن ئەمانە واتە هاتووە 500 وەرگرتووە 600 کەسی وەرگرتووە کە تۆ ناتوانانی ئەمە با بڵێن جەنەرالایزکەیت بۆ کۆمەڵێک بۆ مجتەمەعێکی گەورە بڵێ با بڵێ زانیاری ڕاست و دروست نین بەڵام لە سەرژمێری و ئامارە نەخێر ئەمە ڕاستە بێتەوە بەڵێ لێرەیە ئێمە ئەتوانین سوودێک بەڕاستی بە کۆمەڵگەکەمان بگەێنین بەس بە پێدانی زانیاری ڕاست و دروست
سێرەکەیت ئەتوانین ئێمەش لەمە بەدووە لە داتابیسێکە زانیاری تاوامان هەبێت لەسەر خۆمان لەسەر دەوروبەرمان ئێمە هەتا ئێستا بۆ نمونە من نمونەیەکە ئێمە هەتا ئێستا ئەڵێن ڕێژەی جیابوونەوە لە بەرزبوونە ڕوو لە بەرزبوونەوە ئاکات ڕێژەکە ئەزانی ئامار و داتایەکشمان هیچمان نییە ڕێژەکە لە بەرەو زیابوونە ڕوە ئەی هۆکارەکانی چین چەند هۆکارێکی هەیە ئەی کامیان زۆرترینە یعنی ئەمە سەرژمێری و ئامارەمە بۆ دەرەخات بەڵێ بەتەکید وەکو وتم ئەو زانیاریە نادیارانە بە دەرەخات کە بە چاوی ئاسایی دیار نییە زۆر جار توێژەر هاتوتە لای من زۆر تەکید بۆ لە نەتیجەی توێژینەوەیە کە کردوێتی سێرەکی بەعکسەوە دەرچوتوێتی بەڕاستی حەپەساوم بۆ ئەم دەیتا و زانیاریانە شتێکی ترەڵێک لەوەی من بینیوە ڕاز وەڵامیان ناوەتەوە نەخێر هەنێ جار ئەو معلوماتانی لە کۆی ڕقەمەکانەوە دەریێت زۆر با بڵێن ڕیلایبڵترە یاخود زۆر زۆر ورترە زۆر سیقە پێکراوترە بۆیە من هەست دەکەم ئەمە خزمەتێکی گەورە بە ئێمە بگەێنێت لە هەموو ڕوویەکەوانێ کوردستان وەکو جەناب داماژەی پێدێتە تا ئێستا ینی ئێمە نازانین ڕێژەی دانیشتوان لە هەرێمی کوردستان چەنە ڕێژەی نێر چەنە مێ چەنە هیچ ئەمە بەڕاستی ئەمانە دەیتای سەرەکین زۆر سەرەکی و بیسکن ئەبێ هەمان بێت ینی ئەم سەرژمێری کە لای ئێمە ئێستێکینەوە بە قورسمان گرتووە لە یابان هەموو مانگێکەکرێت بەڵێ هەموو مانگێک ینی بۆ ئێمە نتوانین ئەم هەموو ساڵە جارێک ئەم معلوماتە بین بۆ کۆمپانیای وەبەرهێمان هێنانەکان بۆ نمونە چۆن ئەو بتوانێت بێت لێرە وەبەرهێنان بکە لە کاتێکە زانیاری لەسەر ڕێژەی زیاکردنی ئێمە نییە ساڵانە چەند زیاکەین چەند یەکەی نیشتەجێبوونمان پێویستە ینی بیزەوت ینی یەکەی نیشتەجێبوون و هەروەها ئاڤاهیان وەکو پێوتریانی بیناکانی چێکە لەو خەڵانی کە سەرژمێرەکرێت لەم پرۆسەیە ئەمە گرنگە وەکو جەناب دەڵێ ئەگەر ڕێژەی خانوو شوقە زیاتر بوو و ڕێژەی خەڵک کەمتر بوو ئەی بۆ زۆربەی خەڵک لە کرێچێتیە تەنانەت بۆ کۆمپانیاکان بۆ کەرتی بابلین وەبەرهێنانەکان ئەمانە زۆر گرنگە چکێکم زانیاریەکی لێوەرەگیرێ کە زۆر بە سوودە بێ بۆ ئێمە ئێمە نازانین ساڵی چەند زیاکەین چۆن شتی وا بێ بزانین چەند زیاکەین ئەی چۆن بەتەکی دەگەر ئێمە هیچ نەبێ 5 ساڵ جارێ 10 ساڵ جارێ ئەمە بکەین باجارێ زانیاریکی سەرەتاییمان هەبێ یاخود هەرەڵێن داهاتمان کەمەکە داهاتمان بەرەو کەمبوونە ڕوا ساڵ بە ساڵ خۆمان تەڵعمان وایە لە ماڵۆ دایم ێستەکەین بەرەو کەمبوونە ڕوا ئادی باسێرکەین بزانین وایە بزانین وایە بزانین بەعام کۆمەڵگا بەرەو پێشە ڕواە بەرەو دوا ڕوا ئەڵێن هەلی کار کەمە چۆن نەزانی کەمە ئەنی من زۆر جاکە یەکێکینەکە ئەڵێم ئادی کوا ڕقم ئادی کوا فاکتم بەرێ چۆن لەسەر چ ئەساسیاڵی کەمەکە ئادی وەرە ڕقمم بۆ بێنە با ڕقەمەکان قسەمان بۆ بکەن ئەو کاتە بۆ ئێوەی کەسانی ئەکادمی و زانستی لە بوارەکە و شارەزا لە بوارەکە و بۆ زانکۆکانیش بەڕاستی سوودێکی گەورەیە بێن بەتەکید بۆ بواری خوێندنە بۆ هەموو بوارێکە وەکوتم ئامار زۆر فراوانە حالیان لە هەموو بوارەکانە بەکارێت هەر لە پزیشکیەوە لە کۆمەڵایەتیەوە لە پەروەردەوە هەتاوەکو هەموو بوارەکانی تر و بەم بەکارهێنانی ئامار و دەیتا و تێگەیشتن لە ئامار وڵاتانی دەوروبەرمان بەرەو پێشکەوتوون بەڵێ بەڕاستی تۆ کاتێک بە ڕقەمێک قسە لەگەڵ من ناکەی هەر بە بۆچوونە ئەمە ناتوانین ئێمە پلان لەسەرەمەدا ڕێژین ناتوانین پێشبینی بۆ بکەین ناتوانین با بڵێن مۆدێلی بەرەو پێشبردننی بۆ دانین مۆدێلێکی باشتر لەوەی کە هەتە بەرەو گۆڕانکاری بەڵێ من چۆن بتوانم سیستەمێک دانم لەسەر ئەوەی کە هیچ ئەساسێکم نییە با ئەساسێکم هەبێت با بتوانین لە مولا قسە بکەین لەسەر ڕقەمەکانمان با بزانین بەڕاست ڕێژەی بێکاری لە ناو ئافرەتانە زیاترە لە ناو پیاوانە یاخود ئێسەکەی بینین لە دەرۆسێرەکەی نوانیە من زۆر تاکیدم لە کۆتاییە کۆمەڵێک زانیاری بەدەستێنین کە هەمووی زۆر بەپەرەوشەوە چاوەڕێی ئەنجامەکانی ئەکات بەڵێ من چووکێکم خۆمان بەردەوامتیایین ئەو شێوازی حەپەسانم دایمی بینیوە لەو کەسانی کە کاری توێژینەوە ئەنجامەکەی بینی دەستخۆش دکتۆرە جان دێمە خزمەت جەنابەت بەڵێ مامۆستا چەتۆ ینی خاڵشکی گرنگ کە ئەمەوێت لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان قسەی لەسەر بکەینەوە بە تایبەتی بۆ کەرکووک بەڕاستی کەرکووک یەکێکە لە ینی خاڵە ناکۆکەکان لە ڕابردوو و لە ئێساش کە جەنابیش داماژەت پێدا یەک بابەت و یەک دڵنیایی دراوە بە کورد بە تایبەتی بە سەرکردایەتی سیاسی کورد کە سەرژمێری ساڵی 57 ببێتە بنەمایەک بۆ بەراوردکردن لەگەڵ سەرژمێری و ئاماری ساڵی 2024 ئەمانگەیەنێتە ئەو ڕێگایی کە ئیتر کورد
مەترسی نابێت لەوەی کە ئەم پرۆسەیە بەلا ڕێدا ببرێ یاخود ئەنجامەکانی لە بەرژەوەندی نەتەوەیشی دیکە یەکلا بێتەوە؟ بەڵێ بەڕێزم لە ڕۆژی سێشەمە 5/11 واتە هەفتەیەک 10 ڕۆژ پێویستە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵ بەڕێز سوودانی وەرەقەیەکی حەوخاڵی بڵاو کردەوە. یەکەم خاڵی دانانە بە بنەماکردنی سەرژمێری ساڵی 57 بۆ دوایتر دوای ئەو داتا و زانیاریانە ئەو سەرژمێریە لەگەڵ ئەو سەرژمێری 57 بەراورد بکرێت. خاڵی دووەمی وەسێم و ئەوانەیشی تایبەت بوو بە هەندێک ئالەتی ئیشکردن لە ناو کەرکووکدا و خاڵی سێم ئاماژە بۆە کات دوو سجلی ناوچە کێشە لەسەرەکان دوو تۆماری هەبێت، تۆمارێک لە لای وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدراڵ و تۆمارێک لە لای وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی هەردووکیان زانیاریان هەبێ لەسەر تۆمار و سەرژمێری ئەو ناوچەیە کە بە پێی دەستور بە پێی مادەی 140 ئەو حەقەدراوە باردوو حکوومەتدا. بەڵام من سەراحەت بڵێم لەگەڵ ئەوەشا من مەترسی خۆمان ناشارینەوە، بۆیە داواکەین لەسەر ئەرزی واقع خەڵکی خۆمان بە هەموو شێوەیەک وجودی هەبێ لەم سەرژمێریەیە. لە کاتێکە وەکوتم بوونی نەتەوەکەی ئێمە بۆ خەڵکێکە بێت بە پێی سەرژمێری ساڵی 24 وجودی هەبێ لە کەرکووکە کە هەندێکی بە تعریب هاتووە، خۆتان دەزانن لە ساڵانی لە سیەکانەوە تعریب بکرێت لە کەرکووک. من هەر نمونەیە کرد بۆ بێنمەوە کۆمپانیای نەوتی کەرکووک دامەزراوە، ئێستا 13 بۆ 14,000 فەرمانبەری لێیە، نزبەیەکی زۆر 1-2 لە 102 کووردە، هەر هەمووی عەرەبی خەڵکی خوارو و باشووری عێراق بوون. ئێستا ئەوانە لەم سەرژمێریە بە خەڵکی کەرکووک ناونووز دەکرێن بۆ ئەمانە بە پێی سەرژمێری ساڵی 24 بکرێن بە کەرکووکی کە لە کاتێکە بە مادەی 140 ئەمانە دیاری کرابوون دەبێ بگەڕێنەوە شوێناسڵیەکانی خۆیان و خەڵکی ئاوارە بگەڕێتەوە. بۆیە داوا لە خەڵکی خۆمانەکەین لەم سەرژمێریە وجودی سەرەکیان هەبێت و ئامادە بن لە شوێنی سەرژمێریەکەی خۆیان. ئەمە مانای ئەوە نییە من لە مانازانستیەکەی سەرژمێری کەم بکەمەوە، بەڵام مەترسیکردن لە بابەتەکان جێگای خۆیەتی، چونکە وەکوتم لە کۆتاییە پێمان خۆش و دکتۆرە باسی لایەنە زانستیەکەی کرد، بەڵام خۆ ئەو ڕێگایەنەی حکوومەت جارجار بەکاری دێنێت مەرامی سیاسیشی لە پشتەوەی بۆ ئامانجی سیاسیش بەکاری دێنێت. لێمان تێک دەچێ ئێستا هەر بۆ نمونە باس بکەین لە ناوچەی سونەنشیندا با بڵین مەترسیەکی زۆر گەورەیان هەیە لەسەر ئەوەی کە هەموو ئەو خەڵکە داواکراوانە کەشفە بن کە لە چۆن کە لە ڕابردوودا لە لای یاسا هەر هەمویان داواکراو بوونە. ئێستامانە هەمویان لەم سەرژمێریە بە دڵنیاییەوە ڕوویەکی ئەمنیەیە، بە دڵنیاییەوە ڕوویەکی سیاسی هەیە. بۆیە بۆ خەڵکی ناوچەی کێشە لەسەر بۆ ئەوەی گۆڕانکاری بەسەر دێمۆگرافیای کەرکووکە نەیە زۆر گرنگە لێرە ئەو خەڵکە ئامادە بێت. ئەمە لەلایەک کەش دکتۆرەی ئاماژە بەوەی کرد من زانیاریم هەیە، پێویستە من ئەو زانیاری من لە سەرژمێری گشتی عێراقدا تۆمار بکرێت لە پاشە ڕۆژە بۆ قازانجی خۆم بەکاردێت و ئەنجامەکەی یەک سوود بە منی وەکو کەسیش سوود بە منەگەیەنێت لە زۆر بواردا و هەڵەش لەو بابەتانە بە هەڵە زانیاری نەدەین. بێگومان ئەوەیە بۆ نمونە هەر بە زمانێکی سادەی هاوڵاتی قسە بکەین. زۆر جار خەڵکە بووە لە ڕەگەزنامەی عێراقیەکەی هەڵەیەکی بچووکە بۆ یەک پیتێکی بچووکە بۆ ئەبێ بچێتەوە بەغا لە سجلی گشتی لە بەغا ئەو هەڵەیە بۆ خۆی چاک بکاتەوە. لە قەبەکەی دینەکەی پێشتر مەسەب حساب کراوە هەڵەیەک بوو بێت تووشی کێشەی زۆری کردووە هاوڵاتیەک لە دام و دەستگای دەوڵەتەکە ئیشێکی بوو بێت. بۆ ئەوەی ئەو هەڵانە خۆم بۆ خۆم بە هەڵە لە ئێستاوە تۆمارینەکەم منیش دەڵێم زانیاریەکان بە شێوەیەکی ڕاست و دروست بدەین بە عەدادەکە بە بژمێرەکە کە بۆی تۆمار بکرێت ئەبێتە بنەمایەک ئەساسێک بۆ هەموو هاوڵاتیەکی عێراقی. ئەوە بێجگەلەوەی ئێمە لە بیری نەکەین بۆ ناوچە کێشە لەسەرەکان یەشتان یەکلا نەکراوەتەوە کە یەشتان یەکلا نەکراوەتەوە ناکرێت بە پێی سەرژمێریە گۆڕانکاری بەسەر زانیاریەکانە بێت. ئەمەیە وای لە حکوومەت یاریمی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد کرد و بە تایبەتی
بەڵێ وەزارەتی پلاندانانی حکوومەت یاریێمی کوردستان من خۆم ئاگادارم بەڕێز دکتۆر دارا زۆر بە چڕی لەسەر خەتە لە بابەتەکەی زۆر بەوردی لەسەر بابەتەکەی بەردەوام لەگەڵ حکوومەتی فیدرالە لەگەڵ وەزارەتی پلاندانانە بۆ ئەوەی لە خاڵێک لە خاڵەکانە بە دیوێکە نەیبن کاریگەری هەبێ لەسەر بابەتی دێمۆگرافای خەڵکی کەرکووک بۆیە گەڕانەوە بۆ ئەوەی ئەبێت بەڵێ ئەبێتەکە و تەواوکە حەزەکەیت لەوە چ قسەکە و گرنگ بێ فەرموو بۆیە ئەوەی کەوا کورد پشتی پێبەستێت گەڕانەوە بوو بۆ سەرژمێری ساڵی 1950 چونکە لەو سەرژمێریە گشتگیرترمان نییە لە عێراقا و با بڵێن بە ڕەزامەندی ڕەنگە هەمونەتەوەکان بوو بێت لە دوای ئەوە کە سەرژمێریەکان کراوە هەمووی بە ئامانجی سیاسی کراوە خۆتان دەزە هەمووی ناتەواوی تایە سەرژمێری ساڵی 97 بووە ئەوەی 57 ینی تاوەکو ئێستا بزانە چەند ساڵەکە ینی زۆرە باشە ئەم داتا و زانیاریانەی کە هەیە لە سەرژمێری و ینی ئاماری ساڵی 57 چۆن تۆ هاوتایەکەی تۆ لەگە ساڵی 2024 ئێمە دوور نەڕۆین زانیاریەکان وا ئەڵێت لەوە چ تۆش هاوڕاوی لەگەڵما 200,000 خێزانی عەرەب هێنراونەتە کەرکووکەوە یخۆ ئەمەش لە سەرژمێریەکەی ئەم ساڵەکە ئەنجامەدرێ 20 ئەم مانگە بە دانیشتویشی کەرکووک ینی ناونووسەکرێ ڕاستە ئەوە لە خەڵکی ئەنبارم خەڵکی کەربەلام بەڵام لە کەرکووکە ئێخۆ ئەمە نابێتە ینی چۆن ڵی جیاوازیەک یاخود تەناقوزێک لەگەڵ ساڵی 57 کاکە هاوڕێجان ئێمە لە ساڵی 2000 ببورە بابەتی سەرژمێری عێراق هەر لە دوای دەستورە لە 2005 بوو بابەتێکی گەرمی عێراقیەکان بەگشتی ئەو وەختە سەرکردایەتی کورد تەواجدێکی بەهێزی هەبوو لە بەغدا لە ساڵی 2007 ئەو هەوڵە درا کە سەرژمێری بکرێت بەڵام هەندێک کۆسب هاتە پێش بابەتەکە ساڵی 2007 و 2008 بابەتی بەناومقاومە و شەڕی ئەمریکیەکان و ئەوانە زۆر گەرم بوو تاجیل کرا بۆ ساڵی 2009 بۆ لەوێش هەندێک بابەتی سیاسی هاتە پێشەوە خەڵکێکی زۆری عێراقینە شەڕی ئەنبار و ڕمادی ئەوانە هەبوو کە گوایە لە عێراق نین بابەتەکە دواخرا بۆ ساڵی 2010 لە ساڵی 2010 کورد گومانی هەبوو لە سەرژمێری بۆیە ئەو کاتە سەرکردایەتی کە سەرۆکی کۆمار ڕەوانشاد مامجەلالیش لە بەغدا بووە هەستان بابەتەکەیان خستە بەردەم دادگای فیدرالی دادگای بۆ ئەوەی سەرژمێری وەزارەتی پلاندانان کاریگەری نەبێ لەسەر کێشە یاسایی و سیاسیەکانی بینی کورد و ناوەند لە مانگی ئەگەر غەڵەت نەبم لە مانگی 11 2010 دادگای فیدرالی وەڵامی حکوومەتی هەرێم وەڵامی کوردی داوەتەوە کە سەرژمێری گشتی بە هیچ شێوەیە کاریگەری نابێت لەسەر نابێت ئەو ئەڵێ نابێت کاریگەری هەبێت لەسەر مادەی 140 دەستوری و ئەو مادەیە بەتاڵ ناکاتەوە ئەمجارە ئێمە لە دانوست بەڵێ لە ساڵی 2010 لەم وەرەقە تێگەیشتنەی کە لە 5/11 هەفتەیەک پێش سا 2 ڕۆژ پێیستا هەردوو حکوومەت دیان هەر سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری لەسەردا گەڕانەوە بوو بۆ بڕیاری دادگای فیدرالی ساڵی 2010 کە نابێت ئەم سەرژمێری 2024 ببێتە کاریگەری یان مادەی 140 بەتاڵ کاتەوە بۆیە ئێمە بۆ ئەمە پێویستمان پێێتی کاتی ئەڵێ 50 بکێتە بنەما ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر بارودۆخی یان هاوسەنگی هێزی نێوان حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێم گەیشتە ئاستێک ئێمە دەستبەرین بۆ جێبەجێکردنی مادەی 140 کەواتە ئەو خەڵکەی کە ئێستا هاتوونە لە دوای 57یان خەڵکی کەرکووک نین ئێستا سەرژمێریەکرێن لێرە نابێ مافی دەنگدانیان هەبێ یان ئیستفتایان هەبێ بۆ یەک لایکردنەوەی ناوچە کێشە لەسەرەکان و نابێ بە خەڵکی ڕەسەنی ئێرە لە قەڵەم بدرێن ئەلێرێ ئێمە باسی گرنگی 57 دەکەین و پشتە بەستین ئێمە با بڵین بڕیاری دادگای فیدرالیمان هەیە لەسەر ئەو بابەتە و ئیستاژ لە ساڵی 2024 تەئکید کراوەتەوە دەبێت لەسەر ئەو بڕیارەی دادگای فیدرالی کار بکرێت بۆ ئەم سەرژمێری 24 ئەمەیە گرنگی ئەو وەرەقەی کە باسی ساڵی 57 دەکەین خۆ ئێمە بەوە بێت کەوا باشە بەڵێ دەست خۆش بێ دێمە وڵات بۆ دووە پەیامت و بۆ ینی پەیامت بۆ هاوڵاتیانی کەرکووشی و ناوچە کوردستانەکانی دەرەوە بەڵام با بێمە لای دکتۆرە شۆخ
دکتۆرە ینی ئێستا ئەم پرۆسەیە پرۆسێکی تا ڕادێک ینی ئەتوانین بڵین ئاستێکی پێشکەوتووی ئەلکترۆنی بەخۆوە بینێ وایە لە ئاستی ئەتوانین بڵین ستانداردی جیهانیدایە چکە لە ڕابردووانی کاکرا ئەین تا ڕادەیەک وەرەقە و قەڵەم و هەندێک داتای وەرەقی بەکارە هات ئەم پێشکەوتنەوە ئەکات کە پرۆسەکە یان چۆنەڵی لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە پرۆسەیەشی باش و سەرکەوتو و باوەڕ پێکراو بێ بە دڵنیاییەوە وەکو بینیم ئەو کارمەندانە هەمویان ترێنینگیان وەرگرتووە با بڵین زانیاریکی تەواویان پێدراوە لەسەر شێوازی وەرگرتنی ئەم دەیتایە هەمویان کەسانی ئەکادیمین وەکوتمان ئامێری ئەلکترۆنی بەکارێنن کە زۆر بە شێوازێکی خێرا ئەتوانی ئێمە ئەنجامەکانیش بەدەست بێنین بەڵام لە ئاخیریا بابگەڕێنەوە سەرەوەی کە تا چەند ئەو معلوماتەی پێشکەشەکرێ ڕاستە با ئەم تەکنیکە با ئەم کادرانەی کە ئەم ئیشە بەڕێوا بن زۆر پێشکەوتوو بن با بڵێن زۆر پرۆفێشنەڵ بن لە هەموو ڕیەکەوە با ئەو جیازانی بەکارێنن زۆر پێشکەوتوو بن بەڵام با بڵین بە چییە چێ ئەگەر معلوماتەکە ڕاست نەبێت باشە هیچ بابێشی قانونی هەیە کە ئەمانە ینی ڕوبەڕووی یاسا بکاتەوە گەر زانێری وایانوت لە ناو خەڵکا گوێم لێ بووە ئەم قسەیە زۆرکرا بەڵام بۆچی بگەینە ئەوە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد با لایەنە ئێتیکێکی خۆمان لێک بینەوە با بڵین ئەسڵەن با دڵخۆش بین کە ئێمە ئێستا حالیان لە کاتێکیان دەرفەتێکمان هەیە سوودێک بە کۆمەڵگە بگەێنین ینی وەکو پێشتر باسمان کە ئاماژەم پێکرد ئەگەر من بتوانم زانیاریەک بم کە بە سوودە بێ بۆ نەوەی داهاتووم بۆچی نەیەم بەڕاستی من حەزمەکرێسا پێش ئێمە ئەم معلوماتانە وەرگیرا و من ێستا بمتوانیا ئیشی لەسەرکەم زۆر جاروانمان لێ کاتێک کە مقارە ناکەین ئێمە تاسە ناتوانین مقارنی خۆمان بکەین بە وڵاتانی تەنیشتمان و ئەملا ئۆلامان و وڵاتانی دوورتر لەبەرەوەی کە ئێمە هیچ دەیتایەکمان نییە کە ئەمە پێوترێت کۆمپەرەتیڤ ستادی من چۆن بتوانم مقارنەی خۆم لەگەڵ تورکیا سووریا ئێران وڵاتانی تر بکەم کە ئێمە پیانڵێن وڵاتی پێشکەوتوتر باشتر لە ئێمە لە کاتێکا من هیچ معلوماتێکم نییە بەڵێ بێتە بنەمایەک ئەسڵەن با دڵخۆش بین کەم دەرفەتەمان هەیە ئەو با معلوماتی ڕاست بین من با ئەوەش معلوماتەش بم کە ڕاستە تا ئێستا ئەمە نەکراوە ئەمە گاپێکە کەلێنێکی گەورەیە هەیە لە ناو داتابیسی ئێمەیە بەڵام ئەگەر بیین و بە هەڵە بیین خراپتر لەبەرەوە بەتاکید ینی پرۆسەکە بەغەڵەت ئاچین لێرەیە یەک شتێکە هەیە لەسەر ئەم بابەتی فۆرم و پڕکردنەوەی داتا و زانیاری لە سنگڵەکان کێشش نییە لە ماڵەوە نەبنە دکتۆرە کێشێک نابێت بەتاکید بۆچی لە ڕەنگە ئەوەش شتێکی با بڵێن مۆزوعێکی مهم بێ هەرەڵێن سینگڵمان زۆرە و معدل بۆڵە بۆڵیانە باوکیان ژنیان بۆ نایەنن نەک ئەوە نا ئەدی با بەڕاستی بزانین سینگڵمان زۆرە خۆتە ئەمە هەرڵی سینگڵمان زۆرە من هەست ناکەم سینگڵمان زۆر بێت بەراورد بە وڵاتانی ترە ئەسڵ هەستەکەم کەمتر بێت لە وڵاتانی تر بەشەرتێ دایم گوێمان لێ ئادی دەی ژنی بۆ بێنە و دایم خەریکی واستەکاری ساڵ لە باڵی شۆنە بن ئاساییە من هەستەکەم هەموو بوارەکان ئاوا با بڵێن میس ئەندەرستاندینگێکی تایە یاخود تێنەگەیشتنێکی تایە هەتاوەکو ئێمە ئەم زانیاریانە بەدەستنێنین بەڕاستی ناتوانین قسە لەسەر هیچ بابەتێ بکەین من تا ئێستا هەچ مۆزوع پانێڵێکم بینیوە لەسەر بواری جۆرا و جۆر قسەی کردووە کە هاتوومەتەم لاوتم خۆی هیچ داتایەکی لەسەر من نیە ئەم قسانیان لەکوێوە هێنا لەمە بەدواو قسەیەمان نابێت دکتۆرە شۆخ لە کۆتایی ئەمەوێت لە ڕۆژ زانستیەکەوە پەیامێکی هۆشیاری بۆ خەڵک بنێری بەڵام بە کورتی سوپاس دەکەم من هەستەکەم هەر لە ئەوڵۆ هۆشیاری خۆمم مان لەسەر ئەم بابەتە بەڵێ من ڕێنمایی من بۆ خەڵک ئەوەیە کە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ تێگەیشتن لە خۆمان و لە وڵاتی دەوروبەرمان بۆ بەرەوە پێشبردن بۆ دۆزینەوەی کەلەنەکانمان بۆ تێگەیشتن لە باشی و خراپەکانی لە کۆمەلگای حالیان لە ئارایان و ڕوئیان هیوادارم کە زانیاری ڕاست و دروست پێشکەشکەن وەکووتمان هەر نەک لە ڕووی یاساییەوە با لە ڕووی ئێتیکیەوە با لە ڕووی ئاینیەوە ئێمە زەمیرمان مرتاحکەین لەوەی کە بتوانین معلوماتێک پێشکەشکەین کە سوودبەخشە بۆ نەوەی داهاتوومان مامۆستا چەتۆ ئەمە جەنابیشت پەیامێکت هەبێ بۆ هاوڵاتیانی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن چی بکەن ئەمانە بەڕاستی دوا پەیامی بەڕێزە بە کورتی بێ سوپاس دەکەم سپاس بۆ جەنابەت دوا پەیامم بۆ هەموو کەرکووچێکی دڵسۆز لە هەر کوێیەکی عێراق دانیشێت ئامادەبوونیەکی زۆر باشیان هەبێ لە شارەکەی خۆیان ئەو شارەی تاک بە تاکی کورد دەزانێت کەوا بڕواب کە هەمومان زەرمەند بوونە لە پێناوی کەرکووکدا ناکرێت هەروە بە پێش چاوی خۆمانەوە
سیرکەین و لێگەڕێن و بابەتەکە بڕات. بۆیە داواکارم هەمویان ئامادەی زۆر باشیان هەبێت لە شارەکەی خۆیاندا بۆ ئەوەی لەم شارە سەرژمێری بکرێن. هەموو بابەتانەی باسیەکەین بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری ڕاستن، بەڵام خۆخۆتان ئەزانن عێراق وڵاتێکی پخت و ڕخت سیاسیە، بۆیە ناکرێت بابەتە سیاسیەکان لە پێش چاو نەگرن. داواکارم خەڵکی کەرکووک هەمویان ئامادەی بێ. بابەتەکەش سادە و ساکار و ئاسانە، ئەوەندە قورس نییە. هەفتەیەکە ڕەنگا وەکو دکتۆرە وتی زانیاری ڕاستەکانی خۆت پێشکەش بکەی لە بەڵگەنامە ڕسمیەکانی خۆت. دنیایەکمان بەخشیوە بە کەرکووک، بە کوردستانی بوونی کەرکووک. وەختی ئەوە شەکەیستا پێکەوە لێرانە شان بەشانی یەکتری ئەم چەند ڕۆژەمان ئەم هەفتەیە ببەخشین بە ئایندەی خۆمان، بە ئایندەی نەوەکانمان. ناکرێت دوای 100 ساڵێکە سەرژمێریەکە بێتەوە کایەوە ڕۆژگارێک بێتە کایەوە حکوومەتێک کەسێک خەڵکێک یەقەی نەوەی نەوەکانی ئێمە بگرێ بڵێ تۆ کەرکووکینیت. لە ساڵی 2024 تۆ لێرە نەبوویتە، تۆ لە کەرکووک سەرژمێری نەکراویت. ئەم بابەتە واردە و دێتە پێش ئەگە خۆماننا نەوەکانمان، نەوەی نەوەکانمان. ئێمە بەڕاستی وەکو کەرکووکێک وەک هەموو خەڵکێک دکتۆرە ژووتی زانیاریەکان ڕاست بدەین. ئێمە قەرزارین، یان ئەتوانم بڵێن ئەرکمان لەسەر شانە بەرامبەر داهاتووی چ نەتەوەکەمان، چ شارەکەمان، چ خۆمان و نەوەکانیشمان. ئەو ئەرکە ئەوەندە قورس نییە. خەڵکی کە ئەرکی زۆر گەورەتری پێشکەش کردووە، هەر لە خۆمان خوێنی بەخشیوە، دەیان ڕۆڵی ئەم ملەتە لە پێناوی یەکلاییکردنەوەی ئەم کەیسەیە بەرپرسیارەتی ئەخلاقیونەتەوەیە تۆم زانیاریانە پرسیارێکی ئەخلاقی گەورەیە. ئێمە ئەسڵەن پێم وانییە کەسێکە بێ بەخیلی بکە لە بەخشینی ئەم ئەرکەیە، لە جێبەجێکردنی ئەم ئەرکەیە. هیوادارم کەسێک بەخیلی نەکات، چونکە خەڵکانێک وەکوتم بە هەزاران خوێنی خۆیان بەخشیوە لە پێناوی ئەم بابەتەیە. بۆیە داواکارم بابەتێکی سادە و ساکار و ئاسانە، ئەوەندە قورس نییە، بەخشینی داتا و زانیاریەکانە. هەروە ئێستا وەکو ئەوە ژووتی دەیان شوێن کۆمەڵگە دروست بووە، خەڵکی لێکۆبووەتەوە بۆ ئەوەی حکوومەت بزانێ و خزمەتگوزاری بگەێنێ بۆ شوێنانە. ئەمەش بابەتێکی گرنگە و کەرکووکیش لە چاوەڕوانی هیمەتی هەموو کەرکووکیەکە. بەڕاستی ئێمە خۆمان لە ناو کەرکووچین، ئەزانین چەندمان پێویستمان بە قووەت و پشتیوانی ئەو خەڵکەی خۆمانە. مامۆستا چەتۆنە جم سەرۆکی تیمەکانی سەرژمێری لە کەرکووک سوپاس کە لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووک لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی. دکتۆرە شۆخ موختار، دکتۆرا لە بواری ئامار و سەرژمێری، مامۆستای زانکۆ لە زانکۆی کۆمار. بەخێربی دووبارە. زۆر سپاسی بەڕێستانەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە. ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.